كۆكردنەوەی پارەی خۆڵ و خاشاک ماوەی چەند ڕۆژێکە بۆتە بابەتی گەرمی تۆڕە کۆمەڵایەتیەکان. هەندێک دوکاندار و خاوەنکار گلەی ئەوە دەکەن و دەڵێن ئەو پارەی مانگانە بۆ خۆڵ و خاشاک لێیان کۆ دەکەنەوە بڕەکەی زۆرە و کاریگەری لەسەر بژێوی ژیانیان هەیە. ئەو پارەی کە وەرەگرن هەر خۆیان بەمەزەنێ یعنی کێن سەیرێکی دوکانەکەکەن هەر بە عەقڵی خۆیان یەت سەیری دوکانەکەی منەکەڵێ 15,000 چێتە دوکانێکی ئەو لاڵێ 25,000 یعنی ئەوە نییە بەمەزەنەی خۆیانە. زۆر هاتون زۆر مانگانە هاتون بە تا ئێفسێمە یەک فرسمان نایەوە تا ئێفسە نەمانەوە ئەخ ناتی بۆ من هی مۆدی دەبین هی ئاو هی کارەبا بین هین بن ژین گەو ڕێگاوبان بین 30,000 دینا بۆمەتە تووشایە. لە بەرامبەردا بەڕێوەبەری ڕاگەاندنی سەرۆکاتی شارەوانی سلێمانی دەڵێت ئەو پسوڵانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە هەڵەی تایب بوو بۆیان چاکراوە. دەشڵێت کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاکی شوێنە بازرگانیەکان و گەڕەکەکان بە پێی ئەو میکانیزمەیە کە لە ئەنجومەنی وەزیران دیاری کراوە و ئەوان جێبەجێ دەکەن. لیژنێکمانەیە لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە تایبەتە بە دوواداچوونی کۆمپانیاکان هەر هاوڵاتیەک کێشەیەکی وای هەبێت سەردانی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەکە بۆ بە دوواداچوونی کێشەکەی یعنی ئەو هەڵەیەش بێکسەبووی چاکراوەتەوە ینی هەچەندێکۆی کەیتۆ ناکاتە 4 ملیۆن ینی خۆ مانگی چەندی بۆ نووسراوە خۆی ناڵم شتەکە گەورە کرا. بۆ کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاک سلێمانی بەسەر 7 زۆندا دابەش کراوە. هەر زۆنێکیش بە نزیکەیی 20,000 هاوبەش لە خۆ دەگرێت. پارەکانیش لەلایەن 5 کۆمپانیای کەرتی تایبەتەوە کۆ دەکرێتەوە کە بە تەندەر پرۆژەکەیان بۆ دەرچووە. بەپێی شوێنەکانیش بۆ ماڵان 5,000 دینار و بۆ هەندێک شوێنی بازرگانیش دەگاتە 50,000 دیناری مانگانە. ئەو پارەیەش لە 90 بۆ حکومەت و لە 10 بۆ کۆمپانیەکانە. یاسای کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاک ساڵی 2007 لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا و ساڵی 2018 لە هەولێر جێبەجێ کرا و ساڵی 2009 لە سلێمانی خرایە بواری جێبەجێکردنەوە. ڕێبازیوە کوردسات نیوز سلێمانی.